کە سوکار و هاوڕێ و هاوپیشەکانی خوانازوریان ئەو گەنجەی درەنگانی یەوارەی 22 ئەم مانگا لە نێو بازاڕی چەمچەماڵ دەستڕێژی گولەی لێکراو گیانی لەدەستدا پرسەی ماتەمینی بۆ مەرجی دەگێڕن. بە وتەی خانەوادەکەی خواناز کوڕەکەیان هیچ کێشەیەکی کۆمەڵایەتی و تاکە کەسی نەبووە و نازانن بۆ کوژراوە. ئێمە زیاد لە 45 ساڵە لەم ناوچەین تا ئێستا کێشەیەکمان نەبووە، ناخۆشیێکمان لەگەڵ هیچ کەسێکە. سکاڵامان تۆمار کردووە، کەسەکەش لە کامێرەکانی ئاسایش دەرکەوتووە، ناسنامەکەی ئاشکرایە. جگە لە شانۆکارەوە کە شانۆکار بوو ئیشی کرێکاریە کرد، ماوەیەکی زۆر بێکار بوو. تر بیرمان لەوە کردەوە لە ڕێی چەند خزمێکەوە بینەرین بۆ ئیمارات بۆ ئیشکردن و کرێکاری کە ڕۆژ بۆ ئەوێ بەڕاستی ئێوەش ئەوە نەبوو کە خەوی لەسەر هەڵچنی بێ، لەبەرەوە گەڕایەوە بێرە تەنها 2 ڕۆژ بوو. ئەو کە ڕۆژێک کە ڕووداوەکە یا ڕوودات 2 ڕۆژی بوو. کوژرا و خەڵکێکی هونەرمەند بووە لە تۆڕە کۆمەڵایەتەکان ئەبێت شتێکی وەکو ڕێی جیاوازی پۆست کردبێ، بەڵام وەکو حەقی شەخصی قەرزاری هیچ کەسێ نەبووە لە سنووری چەمچەماڵە. لە ئاسایش برایە بکوژەکە گیراوە، ماڵەکەیان چۆڵ کردووە و ئێمە هەم داوامان لە هێزانامنیەکانە هەم داوامان لە بنەماڵەی بکوژەکەی شەیە کە ئەگەر دەتوانن خۆیان تەسلیمی بکەن باشترە بۆ ئەوەی بەڕاستی هیچ کێشەیە کۆمەڵایەتی لێ دروست نەبێ. خواناز جگەلەوەی شانۆکارێکی دیاری سنوورەکە بووە، هاوکات پیشەی کرێکاری بووە و خێزانی پێکێناوە و لە دوای خۆی منداڵێکی 3 ساڵانی بەجێهێشتووە. هاوپیشەکانی بەم جۆرە باسی دوایین ساتەکانی ژیانی دەکەن. ساڵی 2009 پەیوەندی کرد بە گروپەکەی ئێمە و گروپی هونەری ڕۆشنبیری بۆ شانۆی سینەما. پاش اختیبار ئەوە بۆمان دەکەوت بەڕاستی کوڕێکی زۆر خاوەن بەهرەیە. هەر لە هەمان ساڵە پاش مرۆڤەیەکی زۆر کەم ئەم کوڕە توانین بێتە خەڵاتی ئاڵتونی لە شانۆی شەقام. بەڕاستی هەرچەنە من بۆ خۆتم تەمەنی هونەری زۆر کەم، بەڵام بەهرەیەکی زۆر زۆری تیا بەڕاستی ئامادە بوو هەموو قوربانێک بدا لە پێناوی هونەرەکەیە. سەرباری تێپەڕینی 24 کاتژمێر بەسەر ڕووداوەکە هیچ کەس بە تۆمەتی کوشتنی ئەو هاوڵاتیە دەستگیر نەکراوە. بەڕێوەبەری پۆلیسی چەمچەماڵیش دەڵێت ناسنامەی بکوژ لای هێزانامنیەکان ئاشکرایە و کامێراکانی چاودێری شوێنی ڕووداوەکە هەڵگیراون و لێکۆڵینەوەی هێزانامنیەکان بۆ دەستگیرکردنی بکوژەکە بەردەوامە. ڕزگار جەبار کێنێن چەمچەماڵ. بەڵام هیچ تاوانێک بای ئەوە نییە تۆ ڕۆح لە مرۆڤێک بسەنیتەوە بیکوژی.